خوشکە فاتیمە فەرموو. خوا لە ڕازی بێ ئەخوا. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. دادەگیان فەرموو. کەسەی پەندا کە بەدەلاش پیاوەکەم بەدەلاش غەدرم لێ دەکاتن، مەسەلەن دەبێ ئەمە چەند ساڵە هاوسەرین بێ ئەوەی هیچ کەم و کورتێک لەبەیمان هەبیتن، ئێستا بەدەلاش دەرێ ئەم ئەتۆم ناوێتم لەبەر ئەوەی لە پەیوەندێکی ناشەرعیدایە. زۆر زەمان مستەم ئێستا زۆر دڵم توندا، زۆر غەدرم لێ دەکاتن. بەخۆشی هەموو جاران بدەرێ ئەتو هیچ عەیبت نییە، بەس ئەمە ئێستا ئەتۆم ناوێتن هەتا ئێرە بوو. ئەو دەدەمێ بە بەڕێزت مامۆستایەکی زۆر بەڕێزی لە بۆم یعنی ڕۆم کێوە ئەو غەدرە گەورەی یعنی زۆر غەدرم لێ دەکات، هەتا چەند تاوان بارە یعنی منداڵمان هیچ مشکیلە ئەمە ئەوەنجای بڵێ وەڵا 4 منداڵ تەمەنیان درێژ بێ ئینشاڵڵا بەسەر چاودا دەگیان لە بۆ پەیوەندێکی ناشەرعی غەدرەی لە من دەکاتن. دەبێتم بزان یعنی هەتا چەند تاوان بارە، هیچ گرنگی بە فرمێسکەکانم نادا، یعنی هیچ ئەمنی ئێستا بەلاوە گرنگە لە هەموو ناحیەکی ئەمنی ئیهمال کردیە، لە قسەم لەگەر دەکا. بەسەر چاوشکە فاتیمە ئینشاڵڵا بە ئیزنی خوای گەورە لەسەر هەڵوێستی ئەو جۆرە پیاوانەش ئەو بەڕێزانەی کە بەڕێزشتان یا مامۆستایانی بەڕێز یعنی هەندێک لە وتارەکانیان باسی ئەو نوع پیاوانە بکەن کە بەبەلاش غەدر لە خێزانەکانیان دەکەن، یعنی لە پەیوەندی لە بۆ پێناو پەیوەندێکی ناشەرعی خێزانی خۆیان ماڵ و منداڵی خۆیان ئیهمال دەکەن لە بۆ یعنی خۆشیەکی کاتی. دەستەکانت خۆش بی ئینشاڵڵا خوشکە فاتیمە، دەستەکان خۆش بێ، خوا گەورە دەرگای ڕەحمەت لە هەموو لایەکەوە بەختەوەرت بکە. زۆر سوپاس. فاتیمە خان فەرمووی پیاوەکەم غەدرم لێ دەکا، پێم دەڵێت تۆم ناوێ، هەست دەکا کە عەلاقەیەکی ناشەرعی لەگەڵ ئافرەتانی تر هەیە، 4 منداڵی هەیە. بەڕاستی خوشکی بەڕێزم بەداخەوم، یعنی دوای 4 منداڵ ئەمجا سەردەمی ئەوەیە ئەم ژن و پیاوە زیاتر ڕێز لە یەکتری بگرن. ئێستا گەیشتونە پاییزی تەمەن، مناڵەکانیان بەرهەمی کاتی بەهاری تەمەنیانن هاتوونە پێشەوە. ئێستا بێ و پیاوە بەڕێزە خەم لەوە بخوا ژن بۆ کوڕەکەی بێنێ، ئەگە کچی هەیە بە شوویدا جا خەمی ئەوە بخوا شتیان بۆ ئامادەکا بۆ ژیانی داهاتوویان، دواتر هەموو خێزانەکە لە دەوری یەک کۆ ببنەوە، نەک بەداخەوە پیاوێک لە دوای 4 منداڵ ئەمجا بە دوای حەرز و ئارەز و جنسیەکانی تریا بگەڕێ. بەڵام خوشکی بەڕێزم ئینشاءڵڵا لە جەوێکی هێمندا بەبێ هەڵچوون و تەڕەتوڕەبوون، بەبێ گریان لەگەڵ مێردەکەتا لەو کاتەدا کە دەزانی دڵی خۆشە، لەو کاتەدا کە لەگەڵ تا دادەنیشێ، پێی بڵێ من مانیعم نییە بە شەرعی خوای پەروەردگار، دڵت بە هەر ئافرەتێکی بەڕێزەوەیە بڕۆ خواست بێنی، دەستی باوکی ماچکە، دەستی دایکی ماچکە، بیهێنە ماڵەوە، عەدالەتمان لە نێواندا بکە، جیاوازیمان مەکە، هەستم بریندار مەکە. منیش ئەگەر هیچ ئافرەتێک لەسەر زەویدا نییە پێی خۆش بێ هاوسەرێکی تری لەگەڵا بێت، لەگەڵ پیاوەکەی هاوسەرێکی تری هەبێت، بە دڵنیایەوە حەقیقەتە. بەڵام بڵێ من بەوە ڕازیم، بە شەرعی خوای گەورە ڕازیم، با نە تۆ گونەهبار بی، نە من گونەهبار بم، نە منداڵەکانم سەرگەردان بن. ئینشاءڵڵا خوشکە باشەکەم بە هێمنی و لەسەر خۆی لەگەڵ یا بدوێ، ئەگەر هەر سوودی نەبوو تۆ لەگەڵ مناڵەکانی خۆتا دانیشە، ڕوو لە خوای پەروەردگاری خۆت کە دنیا هەر تێدەپەڕێ، تۆ مەزلومی ئەلحەمدوللا وەکو خۆت باسی دەکەی زاڵمنی، بەڵام هەوڵ بدە تۆ مێردەکەت ئەوەندە لەگەڵ یا ڕووخۆش بە، بۆن خۆش بە، جوان پۆش بە، زمان شیرین بە، سەرنجی بەلای خۆتا ڕاژێشە. هەر سوودی نەبوو ئامادە نەبوو بە حەڵاڵی ژینی دووەم بێنێ و بە ئاشکرایی و تووشی لادان و خراپە نەبێ، تۆ لە قیامەتا بەرپرزنی و ئەجر و پاداشتی بەخێوکردن و سەرپەرشتیکردنی منداڵەکانی خۆت بە دینداری و بە ساڵحی دەگاتێ و هاوسەرەکەشت دەچێتەوە بەر دیوانی خوای پەروەردگار و دنیاش چەند ڕۆژێکی کەمەوە تێدەپەڕێ. خۆش بە حاڵی ئەو کەسەی کەوا ستەمکار نەبووە لە دنیادا، هیچ ستەمکارێکیش نییە، خوای پەروەردگار هەر لەم دنیا پێش ئەو دنیا عقوبەی لێ نەستێنێ. زاڵمەکانیش هەر ئەو کەسانە نین کەوا لەسەر کورسی حکومڕانین، نەوتی میلەت دەخۆن، موچەی خەڵک نادەن، داروبەردی ئەم وڵاتە دەفرۆشن. زاڵم جاری وایە لە ناو ماوەکەی خۆتدایە، ژنێک بەسەر پیاوەکەیە زاڵە و زاڵمە بەخوا ئەوە هەر ستەمکارە. پیاوێک ستەم لە ژنەکەی دەکا و چاو بە فرمێسکی دەکا و منداڵەکانی سەرگەردان دەکا، ئەوەش هەر زاڵمە. عاقبەتی زوڵمیش بەخواستەنها سەرگەردانیە لەم دنیا
ئەنجا ئەوە قیامەتی نەبڕاوەشەیە پەنا بە خوای پەروەردگار ستەمکاران بەر نەفرەتی خوای پەروەردگار دەکەون.